چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 38 لادانی شوێنەواری گوناه. خوشک و برای ڕێزدارم، ئەی ئەو کەسەی کە تا ئێستا لە نێو گوناه و تاوان بووی و ئیدی لە ئەمڕۆوە تەوبەت کردووە و وازت لە گوناه و تاوان هێناوە، هەوڵدا هەرچی شوێنەواری گوناه و تاوانە، هەر شوێنەوارێک لە شوێنەوارەکانی جاهیلیەت لە لای تۆ ماوە لە گوناه و تاوان و مەعسیەت، هەوڵدە لایاندا، هەوڵدە لە خۆتیان دوور بخەرەوە. ئەگەر وێنەیەکە لە ناو موبایلەکەت هەیە، ئەگەر ڤیدیۆیەکی خراپ و بێکەڵکە لە ناو موبایلەکەت هەیە، کەسێکە و تووشی گوناه و تاوانت دەکات، ڕەشیان کەرەوە، دیلێتیان کە و لایاندە لە ناو موبایلەکەی خۆت، دوور کەرەوە لە شوێنەواری خراپی گوناه و تاوان. هەر شتێکی خراپ هەیە، ئەگەر خوا نەخواستە تووشی حەبی مخەدەرات بووی، ئەگەر خوا نەخواستە تووشی بەڵێ ئەو ماددە سڕکەرانە بووی، دوور کەرەوە لێیان و لایاندا. ئەگەر جگارە کێشانە لە خۆتی دوور خەرەوە، ژمارەی کچانە، ژمارە تەلەفۆنە، ژمارە موبایلی خەڵکێکە لە ناو موبایلەکەتدا، ئەمانە ڕەشکەرەوە و لە خۆتیان دوور خەرەوە. پێویستە هەموو ئاسەوار و شوێنەوارەکانی گوناه و تاوان لە خۆت دوور خەیەوە بۆ ئەوەی بتوانی دوور کەویەوە لە گوناه و تاوان، بۆ ئەوەی جارێکی تر نەگەڕێەوە سەر گوناه و تاوان. لە هەمووی گرنگتر پێویستە دڵی خۆت جوان جوان پاکەوە لە گوناه و تاوان. ئەمەشیان بەوە دەبێت بەڕاستی تەوبەیەکی ڕاستەقینە بکەی، بەڕاستی تەوبە بکەی و جارێکی تر نەگەڕێەوە سەر ئەو گوناه و تاوانانە. اینجا پابند بی بە نوێژەکانت، نوێژەکان چونکە ئینە الصەلاتە تەنها عن الفەحشاء والمنکەر، نوێژ دوورت دەخاتەوە لە گوناه و لە خراپە و خراپەکاری و ستەم و تاوانکاری. نوێژەکانت بکە، نوێژێکی ڕێک و پێک بکە، اینجا دەست بکە بە کتابی خوای پەروەردگار، قورئانەکەت بکەوە، ڕۆژانە ویردێکت با هەبێت لە قورئان خوێندنت، دەست بە قورئان خوێندن بکە. اینجا زیکرەکانی بەیانی و ئێواران لە یادت نەچێتن بۆ ئەوەی شەیطان زەفەرت پێ نەبا، وەسوەسەت بۆ نەکە، تووشی گوناه و مەعسیەتت نەکە.